بەهۆی بوومەلەرزەکەی ساڵی 2017ەوە زیانێکی بەرچاوبەر قوتابخانەی ئامادەی قەزای قەرەداغ کەوت و بەڕێوەبەری قوتابخانەکەش هۆشداری دەدات لەوەی مەترسی لەسەر گیانی قوتابیەکان دروست بووە. بوومەلەرزەیەک بووە زەرەر و زیانێکی زۆری بە ئەم ئامادەیە گەیانووە. ئەوە خۆی دیارە، خۆیش تەسویر کردووە. ئەگەر بچینە پۆلەکانەوە بگرە زیاتر ئەوەی پێوە دیارە. بەڕاستی ئێرە 250 خوێندکاری هەیە. من وەکو خۆم نووسراویش فەرمیشتم ئاڕاستەی سەر و خۆم و پەروەردە و هەروەها یەکەی ئیداریەکەی قەرەداغ کردوێتەوە بۆ ئەوەی نەڵێن ئەم مدیر بەڕێوەبەرە ئیهمال بووە. لەوە چێ خوا نەخواستە ئەگەر بوومەلەرزەیەکی کەم بێ لەوە چێ کارەساتی خراپتری بەدوا بێت. بەهۆی بێباکی حکومەت و پەراوێزخستنی تەواوی سێکتەرەکان و لەسەروی هەموویانەوە کەرتی پەروەردە بە پاساوی قەیرانی دارایی قەرەداغ پشتگوێ خراوە و ئەمەش نیگەرانی فراوانی بەدوای خۆی داهێناوە. خراپی بینای قوتابخانە ئامادەییەکە لە کاتێکدایە قوتابخانەیەکی 24 پۆلی بەهۆی قەیرانی داراییەوە بە تەواو نەکراوی جێهێڵراوە و لە ئێستادا سوودی لێ نابینرێت. قایمقامی قەزاکەش دەڵێت 250 ملیۆن دیناری دیکەیان پێویستە بۆ تەواوکردنی قوتابخانەکە. ئەم ساڵ نزیکەی 40 ملیۆنێکی تری بۆ خەرج کرا. بەشێک لە ئیشەکانی پێتاوکرا بەڵام زۆر کەم بوو. ماوەتەوەی پێویستی بە ئێستا 250 ملیۆن بۆ 250 ملیۆنی تر ئەبێ بۆ تاواکردنی پرۆژەکە. بەڵام تاکو ئێستا لەبەرەوەی لەژنەی هونەری و ئەندازیاری تایبەتی کە سەرپەرشتی پرۆژەکە نەیتوانیوە بەوەی بە بڕێکی 100 ملیۆنی کە کاتێک کە وعدیان پێداوین بۆیان خەرج بکرێ تاوا بکرێت. بۆیە پرۆژەکە تا ئێستا وەستاوە. ئەو قوتابخانەیە گرنگە بەدیلی قوتابخانەی ئامادەیەکەیە چونکە لە کاتی بوومەلەرزەکەی ساڵانی ڕابردووە ئەو قوتابخانە ئامادەی کە ئێستا قوتابیان داوامی تیاکەن بەکەڵکی داوامکردن نەماوە. زۆر جار بەڕێوەبەری قوتابخانەکە پەیوەندی پێوە کردوون بەوەی هەتا زووتر بکرێت ئەو پرۆژەی 18 پۆلی تاوا بکرێت بۆ ئەوی ئەو قوتابخانەیە سوودی لێبیرن. لە ساڵی 2014 دەست بە دروستکردنی قوتابخانەکە کراوە، بەڵام لە ساڵی 2018 بەهۆی خەرج نەکردنی پارە لەلایەن حکومەتەوە کارکردن لە قوتابخانەکە ڕاگیراوە کە لە ئەگەری تەواوبوونیدا 250 قوتابی سنوورەکە دەتوانن سوودی لێ ببینن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەرەداغ.